اقليم نسويها، البصرة اقليم نسويها. نعم نعم للاقليم، نعم نعم للاقليم. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق فۆرمی داواکاری تایبەت بە پێگەێنانی هەرێمی بەسڕەی کارا کرد. ئەوەش دوای 10 ساڵ لە دەستپێکردنی جموجۆڵ لەو بارەیەوە لەلایەن پارلەمانتار و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پارێزگاکەوە. یاسای هەرێمەکان لە عێراق دەرگای پێگەێنانی هەرێمی لە چوارچێوەی پارێزگایەک یان زیاتردا کردوتەوە لە ڕێگەی ئەنجامدانی ڕاپرسیەوە، ئەوەش بە ئامانجی جێبەجێکردنی لا مەرکەزێتی فیدرالی. بەڵام جێبەجێکردنی یاساکە ڕوبەڕووی ئاڵنگاری بۆتەوە. بەپێی یاسا سێیەکی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان یاخود لە سەدادووی دەنگدەرانی هەر پارێزگایەک دەتوانن داواکاری بە هەرێمبوون پێشکەشی کۆمسیۆن بکەن بۆ ئەوەی ڕێوشوێنە یاسایەکان لەو بارەیەوە دەستی پێ بکرێت. پەسەندکردنی داواکاری ڕاگەیاندنی فۆرمی داواکاری تایبەت بە پێگەێنانی هەرێمی بەسڕە لە سەرداوای ئەندامانی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بوو بە ناوی بەسڕە یاسای ڕۆشنبیری فیدرالی. حەیدەر محەممەد بەڕێوەبەری نووسینگەی ڕاگەیاندنی کۆمسیۆن لە بەسرە بە ئاژانسی فەرمی عێراقی ڕاگەیاند ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەک چیانێک ناتوانن داواکاری لەو شێوەیە پێشکەش بکەن، بەڵام ئەندامەکانیان وەک دەنگدەر دەتوانن داواکاری پێشکەش بکەن. ڕوونیشی کردەوە لە ڕووی یاسایەکەوە لە سەدادووی دەنگدەران دەتوانن داواکاری لەو شێوەیە پێشکەش بکەن. بەپێی ڕێوشوێنە یاسایەکان ماوەی کاراکردنی فۆرمی داواکاری تایبەت بە پێگەێنانی هەرێمی بەسرە مانجێک دەخایەنێت. لەو ماوەیەدا سەرجەم هاوڵاتیانی دیکەی پارێزگاکە دەتوانن فۆرمەکە پڕ بکەنەوە تا ڕێژەکە دەگاتە لە سەدادەی دەنگدەران بۆ پەڕینەوە بۆ قۆناغی ڕاپرسی دوای ئەوەی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەو بارەوە دەردەبڕێت. بیرۆکەی پێگەێنانی هەرێمی بەسرە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 10 ساڵ لەمەوبەر، بەڵام داواکاریەکە لەلایەن حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقەوە ڕەتکراوەتەوە. ئەمار سەرحان سەرۆکی بەسرە یاسای ڕۆشنبیری فیدرالی کە خۆیان بە خاوەنی جوڵاندنی کەیسەکەدا دەنێن ڕایگەیان زیاتر لە 3 مانگە بە دوواداچوو بۆ داواکاریەکەیان دەکەن لەو بارەیەوە و لە ئێستادا ڕەزامەندیان وەرگرتووە لە کۆمسیۆنەوە. لاگەری سەرکەوتنی پێگەێنانی هەرێمی بەسرە عێراق دەبێتە خاوەنی 2 هەرێم لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدرالیدا لە دوای هەرێمی کوردستان کە لە دەستوردا وەک هەرێمێک دانی پێدانراوە. سەرەڕای داواکاری بۆ هەرێمبوونی بەسرە بە درێژایی ساڵانی ڕابردوو سوننەکان داوای پێگەێنانی هەرێمێکی تایبەت بەخۆیان کردووە لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق، بەڵام داواکاریەکەیان ڕەتکراوەتەوە. پارێزگای بەسرە لە باشووری عێراق دەوڵەمەندترین پارێزگایە کە ژماری دانیشتوانەکەی زیاتر لە 3 ملیۆن و 664 هەزار کەس، خاوەنی 15 چەلگەی نەوتە کە بەرهەمی ڕۆژانەیان دەگاتە زیاتر لە 3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە و لە سەدا 7 کۆی بەرهەمی نەوتی عێراق پێکدێنێت. بیرۆکەی دابەشکردنی عێراق بۆ 3 هەرێم دەگەڕێتەوە بۆ جۆ بایدن سەرۆکی پێشووی ئەمریکا. The Iraqi constitution says if any 3 of the governances, that is their individual 18 states, wants to get together. بایدن ساڵی 2006 کە ئەو کات سیناتۆری دیموکراتەکان بوو بۆ یەکەم جار پرۆژەکەی پێشکەش کرد بۆ ڕزگارکردنی عێراق لە تیرۆر و جەنگی تایفی. پرۆژەکە پێشوازی کورد و سونەی لێکەوتەوە، بەڵام لەلایەن ئیدارەی ئەمریکاوە نەخرایە بواری جێبەجێکردنەوە. بایدن ساڵی 2007 ڕەزامەندی ئەنجومەنی پیرانی بۆ پرۆژەکە وەرگرت، دواتریش کە بۆ جێگری باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا دۆسیە عێراقی گرتە ئەستۆ و پرۆژەکەی هێنایەوە بەرباز، بەڵام بە جێبەجێ نەکراوی مایەوە. تەنانەت ئەو کاتەش کە بووە سەرۆکی ئەمریکا هیچ هەنگاوێکی بۆ جێبەجێکردنی نەنا.